ئەمریکا ئەو وڵاتەی بڕیار لە سربەخۆیی گەلان دەدات خۆی ڕۆژێک لە ڕۆژان ژێردەستە بووە، وڵاتێک کە نە دۆستی هەمیشەیی هەیە و نە دوژمنی هەمیشەیی، ڕۆژگارێک خۆی دابەش بووە بەسەر چەند دەوڵەتێکدا و ئێستا گەرەکێتی زۆربەی وڵاتان لەژێر هەژمونیدا کۆبکاتەوە. ڕۆژی 4 تەمموز بۆ ئەمریکەکان لە گرنگترین ڕۆژەکانی ساڵە، تەنانەت لە جەنگ و دۆخی ناهەمواریشدا بن دەستبەرداری ئاهەنگێڕان بۆ ئەو ڕۆژە نابن کە بە ڕۆژی سربەخۆیی ئەمریکا ناسراوە. ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرەڕای ئەوەی چەند ڕکابەرێکی سیاسی و سەربازی و ئابووری بۆ دروست بووە، بەڵام ئایا دەزانیت ئەو ئەمریکای ئەمڕۆ بڕیار لەسەر ئەوە دەدات چ وڵاتێک سربەخۆ بێ و چ وڵاتێکیش پاشکۆ خۆی ڕۆژێک لە ڕۆژان ژێردەستەی بەریتانیای مەزن بووە؟ لە 2 تەمموزی ساڵی 1776 لە شاری فیلادلفیا بە نوێنەرایەتی 13 ویلایەتی ئەو کاتی ئەمریکا کۆنگرێس دەنگیدا بە سربەخۆبوونی ئەمریکا و 2 ڕۆژ دواتر واتە لە 4 تەمموز واژۆ لەسەر ڕاگەیاندراوی سربەخۆیی کرا و ئەمریکا سربەخۆی بەدەستهێنا و لە ژێردەستەی بەریتانیا ڕزگاری بوو. پێشتر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێک هاتبوو لە 13 هەرێم کە بەسەر هێزەکانی ئیمپراتۆرەتی ڕووسی، بەریتانیا، ئیمپراتۆرەتی فەڕەنسی، هۆڵەندا، دانیمارک، ئیتالیا، ساکۆنی، پۆڵەندا، بەلجیکا، ئیسپانیا و پورتوگال دابەشکرا بوو. بەشێکی کەمیش هیرەشپێستەکان و هیندە سوورەکان بوو. لە ساڵی 1968 بەرەی شۆڕش پێکێنرا و چەکیان دژی بەریتانیا هەڵگرت و چەند شارێکیان ڕزگار کرد، بەتایبەت بۆستن و نیویۆرک. لە ساڵی 1974 ئەمریکەکان توانیان سەرجەم بەرپرسانی ئەو کاتی بەریتانیا لە کۆنگرێس دەربکەن و لە 4 تەمموزی 1976 بڕیاری سربەخۆییاندا. لە ساڵی 1970 چەکدار ئەمریکەکان بە سەرکردایەتی جۆرج واشنتۆن 45,000 سەربازی هێزی تایبەتی بەریتانیان بەدیل گرت. دواتریش لە ساڵی 1873 بەریتانیا پەیمانی ئاشتی مۆر کرد، کاتێکیش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دامەزرا سەرەتا لە 13 ویلایەت پێک هاتبوو. تۆماس جفرسۆن بە باوکی دامەزرێنەری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دادەنرێت، هاوکات ئەو کەسە بوو کە ڕاگەیاندراوی سربەخۆیی ئەمریکای نووسی. لە ئێستادا ئەمریکا لە زۆرینەی وڵاتانی جیهان باڵیۆزخانە، کۆنسوڵخانە و دامەزراوەی فەرمی خۆی هەیە. هاوکات لە تەواوی وڵاتانی جیهان و بەتایبەت ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕۆڵی کاریگەری هەیە لەسەر ئاراستەکردنی تەوژمی سیاسی و بازاڕی ئابووری، هەروەها بڕیاردەری حکومی وڵاتانی ناوچەکەیە و هەر خۆی تەمەنی حکمڕانانیش دیاری دەکات. لە دوای دروستبوونی دەوڵەتی ئەمریکا تا ئێستا ئەو وڵاتە کار لەسەر تیۆری دۆستی ناهەمیشەیی دەکات، واتە ئەوی ڕۆژگارێک دۆستی بوو بێت مەرج نییە تا کۆتایی بەو شێوەیە بمێنێتەوە. شای ئێران و سەدام حوسێن دیارترین نمونەن بۆ ئەو دەستەواژەیە. لە ساڵی 2017 و کاتێک سەرکردایەتی سیاسی هەرێمی کوردستان بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆمی لە 25 ئەیلولی ئەو ساڵەدا، ئەمریکا یەکێک بوو لەو وڵاتانەی داوای کرد هەرێمی کوردستان بڕیاری ئەنجامدانی ڕیفراندۆم بۆ چەند ساڵێک دوا بخات. تەنانەت کارگەیشتە ئەوەی ڕیکس تیلەرسن وەزیری ئەو کاتی دەرەوەی ئەمریکا بە نامەی فەرمی ئەو داوای لە هەرێم کرد کە ئەوەش یەکەم جار بوو ئەمریکا لەسەر ئاستێکی باڵای لەو شێوەیە لەگەڵ کورد لە پەیوەندی دابێت. بەڵام سەرکردایەتی سیاسی کورد سوور بوو لەسەر ئەنجامدانی ڕیفراندۆم. لێکەوتەکانی دوای ڕیفراندۆمەکەش دووبارە ئەو تیۆری ئەمریکای نیشاندایەوە کە هیچ دۆستێکی هەمیشەیی بوونی نییە. ساڵی ڕابردوو ئەمریکەکان یادی سربەخۆیان لە ساڵێکی قورسدا کردەوە کە ڤایرۆسی کۆرۆنا لەو پەڕی بڵاوبوونەوەی خۆیدا بوو، بەڵام ئەم ساڵیش قەباری مەترسیەکان بۆ ئەمریکا وەک خۆیەتی، بەتایبەت جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بەڵێنی ئەوەیدا بوو ڕۆژی 4 تەمموز بە بۆنەی جەژنی سربەخۆی و ڕزگاربوون لە کۆرۆنا ئاهەنگ دەگێڕن، بەڵام تا ئێستا یەک لە سەرسەی ئەمریکەکانیش خۆیان بە ڤاکسینی کۆرۆنا نەکوتاوە.